بەڕێزان ئێمە ئەمڕۆ ئەو گربوونەوەیەمان ئەنجام داوە لە هەرێمی وێلز لە شاری کاردیف. But I have a vested interest in what happens in Kurdistan through my adopted son, Rebin, or Hakim as you know him. This story is not known to a lot of British people, and it should be known. There should be more protests, there should be more complaints, there should be more knowledge for everybody to be aware of what's actually happening. The whole situation where the borders have been invaded by the Turks and the suffering that Kurdistan people are suffering is absolutely horrendous. But this story is not known to British people, and therefore I believe it's probably not known to a lot of European people as well. You need to get the message. We need to get the message out so that people are actually aware of the suffering that is happening in these places. It's my belief that social media is an important influence in all of this, and we really need to get that message front and foremost of everything that you're doing at the moment. And actually, British people generally will support you. Hello everyone, welcome everyone today for coming for this activity, and as a DAKOK member we had to remember the death of Sorani Mama Hama. Today we are commemorating the death of Sorani Mama Hama, who killed by Kurdish authorities. Sorani in his 20s worked as a reporter with Living magazine for 5 years and worked with many media organizations too. He worked as an office manager of Kurdistan Report newspaper in Kirkuk. Sorani wrote many social and political reports. He wrote about financial and corruption of the official in Kirkuk and Kurdish governments. His last article was exposing prostitution network in Kirkuk, which government officials are involved. His family point the finger at PDK for his murder, which they've killed so many people who were against their ideology. Sorani has received many threatening messages during his working years because of being a fearless journalist. یا جاشو تیرۆریستە پارتی ڕەنگەیە لیستە یا جاشو تیرۆریستە بوونەی دەتوانی بێدەنگ بێت و لە بەرامبەر زوڵم و زۆریشتم و جەنگاوەرێک هەموو چەک و جەبەخانەکەی قەڵەم بوو کەچی بە بەرچاوی دنیاوە لەسەر حەقوتن تیرۆر دەکرێت و دوای 15 ساڵ دەسەڵاتی کوردی بێباکانە خوێنی ئەم ڕۆڵەی نەک هەر فەرامۆش دەکات بگرە بکوژەکانی دەپارێزێت و ئامادە نییە بە ئاشکراکردنیان و بەدادگایی کردنیان. ئەمڕۆ ئەندامانی داکۆک ئێمە ئەندامانی داکۆک هاتین بۆ گردبوونەوەیەک بۆ شەهیدکردنی سۆرانی مامە حەمە بە توندی دژی ئیدانەی سوپای تورکیاین بۆ سەر خاکی هەرێمی کوردستان. سپاسدانەکەم بە خێراتنی چالاکوانەکانەکەم کە لەم ڕۆژە پیرۆزەیە هاتوون و لێرە گربوونەتەوە بە هاوکاری ڕێکخراوی داکۆک لە هەرێمی وێڵز گربوونەوەیەکمان ئەنجام ماوە بە هۆکاری شەهیدکردنی کاکە سۆران کە لە دوای 16 ساڵە لێم بەداخەوە کە هەتاوەکو ئێستا بکەرانی ئەم تاوانە ڕادەستی دادگا نەکراون و بە ئازادی ئەسوڕێنەوە. دەستخۆش بۆ تۆ دەستخۆش بۆ هەموو ئەم چالاکوانانەی کە ئەمڕۆ لێرە بەشدار بوون. ئەمڕۆ چالاکەوانی شاری کاردیف هاتووین بۆ ئەنجامدانی خۆپیشاندان لەدژی دەسەڵاتی حکوومەتی هەرێم بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان سەبارەت بە کوشتن و فڕاندنی سۆرانی مامە حەمە. زۆر سپاس زۆر بە خێراتی ڕێزدان و ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک چالاکوانان شاری کاردیف ئێمڕۆ گردبووینەتەوە
دوو مناسبە و دوو بەرپرسیارەتی گەورەمان سەرشانە. یەکەم یادی شانزەمین تیرۆركردنی سۆرانی مامە حەمە، دووهەم یادی لەشكركێشی تورکیای باشی کەر و تیرۆریست کە هەمیشە یەزی ناوخۆ پاڵپشتی هەبووە و ڕێخۆشکەر بۆ داگیرکردنی خاچی کورد و کوردستان و هەروەها وەکو حیزبێکی دیارکراو و پارتی دموکراتی کوردستان وەکو پیشەی هەمیشەیی و هەموو جارێکی ئمڕۆژ ماوەیەش هەستاوە بە هێنانی وڵاتانی دەرەکی و دژمنی کورد دژی گەلی کوردستان و دژی برایان و خوشکامان لە هەر چوارپەرچەی کوردستان. لێرەوە ئێمە بە توندی ئیدانەی لەشكركێشی سوپای تورکیا داگیرکەرەکەین و هەروەها پاڵپشتی خۆمان بۆ تەواوی هەرێمی کوردستان و کورد و کوردستان و هەر چوارپەرچەی کوردستان نەکەین بە نەفرەت بن. ئەمڕۆ ڕێکخراوی داکۆکەڵسان بەم گرتبوونەوەیە دژی دەسەڵاتدارانی یەکێتی و پارتی دژی لەشكركێشی تورکیای فاشیست بۆ سەر وڵاتەکەمان، دژی پارتی کە بووە بە ڕێنیشاندەر و چاوساغی تورکیای فاشیست بۆ داگیرکردنی وڵاتەکەمان. ئێمە لێرەوە هەڵساین ئەم کۆبوونەوە بۆ ئیدانەکردنی هەر سێ دەسەڵاتی یەکێتی و پارتی و تورکیای فاشیست. زۆر سپاس. بەخێر بێن. ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک 21 حەوت بەژاریمان کردو لە خۆپیشاندانێک بۆی دانەکردنی شەهیدکردنی سۆرانی مامە حەمە و ئەو لەشكركێشی تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان بە توندی دانەی دەکەین کە مافیا و جەلادەکانی پارتی و یەکێتی ڕێیان بۆ خۆشکردن تام قۆڕێککاریە بکەن. بۆیە ئێمە ئیدانەی دەکەین و سەرشۆڕی بۆ سەرانی یەکێتی و پارتی. زۆر سپاس. کۆبوونەوە بۆ ئیدانەکردنی ساڵڕۆژی شەهیدکردنی سۆرانی مامە حەمە کە 2008 کە ڕۆژێکی ڕەش بوو، ئازادی ڕۆژنامەنووسی لە کوردستان بەڕاستی بوونی نییە و هەروەها ئیدانەی لەشكركێشی تورکیاش دەکەین بۆ سەر ناوچەکانی کوردستان.